دووبارە سڵاو کاگەڵکە لەو شوێنەوە سامیتمان هەندێک کۆمپانیای مصری بەرهەمهێنانی میوزیک هەن کە ئەمانە ئاوازدا ئەنێن و ئەیفرۆشنەوە و قسەی ئەوە لەسەر تۆیەکە زۆربەی ئاوازانەی تۆ ئەیهێنیت کاری تۆ تەنهاوەیە کە تێکستیان بۆ دانیت و گۆرانی بێژەکە هێنی دەنگەکەی تۆمارەکەی ئاوازەکە هی ئەوانە و تۆ بڵێن خۆتەوە دایە بەزێنی دیارە تۆهمەتی زۆر دایمان دروست کراوە بەرامبەر بە من ئەڵێم ئەو کۆمپانیانەی کێن کە ئەو برادرانەی وا شارەزان بۆ ناچون بیان هێنە بەنامێکی ئاوە لایفەوە دەنگە ئەسڵەکانی ئەو هونەرمەندانەی کە من بۆم بردوون بێن لی بدەن ئەمە یەک دوو من لە تەلەڤیزیۆنی NRT و ئەلانیەکەم ئامادەم کە ئەمە لە توانای هیچ میلۆدیدانەرێک نیە لە هیچ وڵاتێکدا بەرنامێکی لایفەکەین بۆ 5 ساعت دە شارم بۆ بێنن تەنها ئەمریکی پیانوەیەکی بچووک لێرە دانین من لە مدەی ئەو 5 ساعتە بەلایف و جەماوەری کوردستان ببینێ و شعرەکانیش بە خۆت اختیاریکە نەشم بینی بێ من یەک ئەلبومتان لە 5 ساعت بۆ تەواوەکەم ئەمە جوابێکە ئەگەر ئەو هونەرمەندانە ئامادەم بەیانی بیکەن شتە شعر بێنن قەتیش سەیری شعرەکانیش ناکەم و لەبەر چاویشتان دەست پێیەکەم 5 ساعت لەوانی ساعتش یارمەتیتان بدەم بۆیە شتێکی کە ڕێکلامێشتێ لەدەن ئامادەم بیکەم ئەمە بێدەسەڵاتیە ئەمە بێدەسەڵاتی بەرامبەر توانە ئەبێ خەڵکی قەناعەت بە کەسێکی مۆهیب بکە مەوهیبە لە هەموو وڵاتێکی لە سیاسەتمەدار دروستە بێ لە شاعیر دروستە بێ لە نووسەر لە موزیک ئەکید منەڵم ئەو توانای من هەمە ئەو حەقە بە خۆمەدەم لە هیچ مۆسیقایەکی کوردی لە هیچ موزیژەنێکی کوردی نەبووە نەهەیە و نەدەش بێتەوانێ بە 6 ساڵ 600 گۆرانیم کردووە عددێکی کەم نییە ئەگەر سەری تاریخی هیچ مۆسیقارێ بکەی لە هند و پاکستان و میسر و فارس و کە کوردستان هیچ بڕوا ناکەم هەبێ ئەگەر هەبوو خەڵکێ لە مدەی 5 ساڵ تا 6 ساڵ خاوەنی 600 گۆرانی بێ من واز لە موزیک دێنم و ئەگەر ئەو کەسانی کەڵێن ئەو کۆمپانیانیان هێنا بۆ ئێرەوە ئەو دلیلیان ئیسپات کرد من ئامادەم واز لە موزیک بێنم کاکەڵم وڵڵاهی هیچم نەزانیوە بەڵام دڵنیایانەکەم هەتا ئەو دقەی خۆم بڕیارەدەم لە ناو هونەر بەردەوامم بەو گەرم و گوڕیە خەریکی کارم و کاری جوان تریژەکەم وازم وازح بوو زۆر باش کاگەڵکە تۆ ماوەیەکی زۆر ڕاوێژکاری هونەری سەرۆکی حکوومەت بوویت بەڵێ تاوانبارەکرێت بەوەی هەڵپەوت زاهیر ناڵم تاوانەکان زۆرن هەڵپەوت زاهیر ئەم شوێنەی ئیستیغلال کرد بۆ پەرەدان بە کاری شەخسی خۆی کارێکی ئەو تۆی بۆ هونەرمەندان نەکرد یعنی من ئەمەوێ ینی پرسیارێکی من ئەمەیە ئەم پرسیارەت لێ بکەم کە تۆ ڕاوێژکاری هونەری سەرۆکی حکوومەت بوویت ئایا بۆ کارت لەسەرەوە نەکرد سێ ستودیۆی هونەری زۆر مۆدێرن لە سلێمانی و هەولێر و دهۆکدا بنیت تا هونەرمەندانی کورد بەبێ جیاوازی بەرامبەر نرخێکی ڕەمزی یان بە بەرامبەر ڕاستەوە دەنگی خۆیان لێ تۆمار کردەوە بەرهەمەکانیان تۆمار کردەوە لە بریەوەی بڕۆنە دەرەوە بۆ تورکیا و بۆ میسر و ئەم داهاتە بڕۆ بە وڵاتانی تر و بەشێکی سامانیان وڵاتە بەها دەربدرێ زۆر سپاس بۆ پرسیارە زۆر جوانە زۆر لە جێ خۆیەتی یەکەم شت من کە ڕاوێژکاری سەرۆکی حکوومەت بووم توانیمە لەو کاتەدا هەرچی پەیامێکی هونەری هونەرمەندان هەبووە بەبێ جیاوازی هەویە بەبێ هیەوەی کە برسی بێتم تۆ سەر بەچە حزبێک و چ لایەنێکی و ئەو دەلیلیشە لە لای هەموو هونەرمەندان ئەگەر ئەو ڕاستی نەڵێن بێویژدانیەکەن پەیامم گەیانەوە سەرۆکی حکوومەت هاوکاری سەرجەم هونەرمەندان کراوە بەدیل لە هونەرمەندەکانی کە خۆم کارم بۆ کردووە تەحەداکەم لە ئەنجومەنی وەزیران لەوێ یەک وەسڵ بدۆزنەوە کە کرا بێت من $1 بۆ هونەرمەندانی خۆم وەرگرت پێ و داواش کرد بێ بەڵام من توانیم لەو کاتەدا گەورەترین کۆنفرانس بکەم بۆ حەقی پاراستنی مافی هونەرمەندان لە ساڵی یەکەمدا لە 2005 من ئەو کۆنفرانسم کرد بە بەشداری سەرجەم هونەرمەندانی هەر 4 پارچەکە و هەموو شارەکانی کوردستان گەڵاڵە نامەیەکمان ئامادە کرد جەنابی کاکنێ چیروان بارزانی بەو پەڕی جددیەوە پشگیری ئەو پرۆژەی کرد هەموو هەنگاوەکانمان تەواو کرد تا گەیانمانە پەرلەمانی کوردستان بەڵام لەوێ بەداخێکی زۆرەوە لەناو هونەرمەنداندا خەمی چیانە خوارد نەکە ئەم یاسایە تەسبیت بێ و ببێتە مێژوێک بۆ خەڵکەوت زاهیر با بچین تێکی بدەین هونەرمەندەکان خۆیان زۆریان پێوتم هەر لە ناو ڕێکخراوێکێتی هونەرمەندانەوانە چوون
وەزیری ڕۆشنبیریان تێگەیان نا ئەم یاسایی کە دروستکرا ئەمە لەگەڵینی بەشەتی هەمووی خۆی بەشدار بوو نەنەری هەموو تایفی هونەرمەندەکان لەو کۆنفرانسە بەشدار بوو چون بە وەزیری ڕۆشنبیریان نەخێر بە ئەم شتە بۆستێ نامەیەکیان نار بۆ پەرلەمان با ئەمە تاخیر کرێ من چەند جار لەگەڵ بەشی یاسایی پەرلەمان دانیشتم و قسەمان کرد کە ئەمە وا لە هونەرمەندەکە وەکو هەموو وڵاتیش کە بژێوی خۆیان دەربێنن بە داهاتی کارەکانیان من وەکو خاڵێکی سەرەکی وەکو حەبێکی پاراسیتەمۆڵ بیرم نەکرێتەوە تەنها هاوکاری هونەرمەند کە و بەیانی پێویستی بێتەوە بەڵام ئەگەر یاسای هونەرمەندان تەسبیت بواە هیچ هونەرمەندێ لە کوردستان پێویستی بە هاوکاری حکومەت نابوو بەداخەوە هونەرمەندان خۆیان لە خۆیان تێکدا هەتا لە کابینەی نوێ لەگەڵ جەنابی دکتۆر بەرهەم دانیشتم هەمان یاسان پێدایەوە وعدیدا کە ئیشی لەسەر بکە بەڵام ینی بێم نەتیجە بوو تا ئێستا تا مەرحەلەی کە من ئەگادار بم نەکرا دواتر ئەوەی تر چەند جارێ لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری جەنابی کاکسامی شۆڕش ئەو کات هەمان پرۆژەی کە جەنابەت فەرمووت زۆر جوانە بیرمان لەو کردو کە ستۆدیۆ لە هەموو شارەکان دروست بکرێ چونکە من لەناو ئەنجومەنی وەزیران خاوەنی بوجە و دەسەڵاتی مالی خۆم نەبووم من پێشنیارم پێکرابێ نامەیەک لە وەزارەتی ڕۆشنبیری هاتبێ یا پرسێکی سەرۆکی حکومەت بۆ بە من وەڵامی خۆم داوەتەوە خەڵکێکە بێ بزانێت لە جۆری ڕاوێژکاری چییە ئەمە کاری وەزارەتی ڕۆشنبیری بوو چەند جارە لەگەڵ کاکسامی شۆڕش دانیشتم دەستیان کرد بە یەکەمین مەرحەلە ستۆدیۆیەک لە هەولێر دروستیان کرد دەنگ و ڕنگ بۆ بەرهێنانی کلیپ و گۆرانی و ئەم شتانە بەڵام بەداخەوە کاتی لەو ساڵانەدا جیاوازی دوو ئیدارەیش تەسیراتێکی زۆری لەسەر بگورە لێرە ڕاتەگرم ینی ئەوەی من ئاگادار بم بەڵێ خەڵکە زاهیر ئەمە یەکەم جارە باسی ئەم شتان ناکە ینی تۆ خۆت پێدوان نیە بێدەنگی تۆ ئاشکرانەکردنی ئەو کێشانەت بەڵێ بەشێک بۆ لەوەی کە ئۆتۆمەتانە ئاڕاستی تۆکرێ بۆ ئاشکراو نەکردو کاکرە بوار سەرچم لە میدیاکان دژایەتی منیان کردووە خۆ من ناچم خۆم بەیەکە دەسەڵاتی میدیایی بێنمە بڵم کاکە با من قسەتان بۆ بکەم بۆ بوارە خۆ زۆر جار لە گۆڤار و ڕۆژنامەکاندا ئەو مۆزوعە کراوەتەوە باسیش کرا و شاهیدیشم هەیە و ئەگەر هونەرمەندەکان ویژدانێک هەبێت مەسەلەی ڕێزلێنان ئەسڵەن نەبوو لە ناو وەزارەتی ڕۆشنبیری و حکومەتی کوردستاندا من زیاتر لە 60 تا 70 هونەرمەند لە کاتی من ڕاوێژکاری سەرۆکی حکومەت بووم خەڵاتی ڕێزلێنانی سەرۆکی حکومەتی وەرگرتووە و جگە لە پاداشتێکی هاوکاری و خەڵاتی وەکو ڕێزلێنان لە ماندووبوونی هونەری ئەمانە کراون بەڵام چەند جارێکیش من لە گۆڤار و شتەکان داوتومە کارگەشتە ئەوەی سەرجەم میدیاکانیان لە گۆرانەکانی من قەتع کرد بەوەیان ئەزانی کە بەوە کۆتایی هەڵکەوت زایر و ڕەوتی هەڵکەوت زایر دێ بەڵام هەڵەیە ئەو بۆ چوونە کەس ناتوانێت بە دژایەتیکردن خەڵکێک بخات کاکەڵکەوت ئەمێ من پرسیارو لێ بکەم تکایە تۆزە زۆر بە کورتی وەڵام بەرەوە بۆچی بەشێک لە هونەرمەندانی لەگەڵ تۆ کارەکەن دوجار تووشی جۆرێک لە کێش و عاجزیە بن لەگەڵ تۆ هەندێک هونەرمەندی کەمیشیان تەنانەت پەشیمانی دەرەبڕن لەوەی کە لەگەڵ تۆ کاریان کردووە ئۆکەی هەڵبەتە کێشە لە بینی هەموو کەسێک پێک دێ لە بینی خانەوادە باوک دایک مناڵ تا بگاتە کۆمپانیا تا بگاتە دەسەڵاتی سیاسی ئەحزابەکان ماشەڵڵا بینی ڕۆژ بە ڕۆژ بوون بە 12 و 13 فروعاتیان لێ بێتەوانێ وەزەم زۆر ئاسایش ئەگەر کێشەیەک لە بینی هونەرمەند و هونەرمەندێک ببێ ئەمە یەک بەڵام هەر یەکێک لە هونەرمەندانە بانەکەم ئەگەر زاتن لە بەرنمەیەکی مباشر بە مقابل بڵێ هەڵکەوت زاهر دڵی منیش کارنە حەقی بەرامبەر من کرد حەقی منی خوارد من تەحەداکەم شتێکیوانە بێ خەڵکێکی خراپ لە میدیاکان ئاهاتن ئەمەیان ئەگەرت بە خۆیان دامێکیانە کرد لە باگراوندەوە بەستفی سەبیلی لە من دروست بێتە دوورکەوێتەوانێ پاش ماوەکی دەستیشیان لێ بەرەدا و زۆربەی و خەڵکی کەواش بۆ گەڕاوەتەوە لای من و پەشیمانی دەربڕیەوە و حتا یەکێک لە هونەرمەندانە ئەیوب عەلی من کارم بۆ کرد کارێکی زۆر سەرکەوتوشم بۆ کرد زەختی میدیایەکان لە یەکێک لە کەناڵەکانی سلێمانی تەنها بەردووسێ بەرنامەیان دروست کرد بۆ لێدانی من حتا من کارگەشتەوەی کاتێکی یاسایی لەو دەستگایە بکەم دەستگایەکی حیزبیە کە دوو بەرنامەیان هەبوو پێک هاتبوو لە ناوەکەی دوو ناویجی هەبوو بەڵام بەرنامەکە گەر وەکو باگراوندی پشتەوە سەیرەکەی دش بە هەڵکەوت زایر ئەم هونەرمەندە بێنە قسەی لەسەر کە
نابێ باسی کارەکان بکەی نابێ باسی ئەو بکەی قسە بە هەڵکەوزایی چۆن بوو تێ بە باگراوند کەسێک لە هاوڕێیانم تێگەیان وتم ئەگەر ئەم حەدەڕا ناگرن لانی یاسا و دەسەڵات و محاکەمە شتانە هەیە کە بیگرمەڕێ باشتر تەوەی کە من حەزم لەو چەلەحان و شەڕشتنیە مرۆڤێکم دوورم لە شەڕۆشتانە محکەمەت کرد نمکرد لەبەرەوەی کۆتاییان پێهێنا لە ماوەیەکدا لەیەکی لە بەڵامەکە گۆوارێکات چووتە محکەمەوە لەگەڵ گۆڤارێکدا ئەوەش یەکێک لەو دەلیلانەیە کە من چووم محکەمە و کۆمەڵە گەنجی ڕێکوپێکردنەوە گۆڤارە ئیشەکەن من هیچ کێشەیەکم لەگەڵیان نییە کە دەرکەوتن هاتە خۆیان واقعەتی منیان بینی ئەمە خۆیان پشیمان بوونەوە ڕێزم لێگرتم وازشم لە قەزەی دادگاکە هێنا بەرامبەر داوای لێبوردنەکەیان وازە لە دادگایەکە هێنا یا بەرامبەر هەر بێ بەرامبەر پاژ بخۆیان شایەت نتوانێت گەل لە بەرنامەیەکدا لەیان بپرسی کە ئەوان هاتە منیان بینی ئەو معلوماتی کە پێیان درابوو هەمووی چەوت بوو هیچی ڕاست نەبوو هەر لەو کاتەدا من لێم بورین ببێەوەی کە ڕوونکردنەوەکەش بڵاوکەنەوە و خۆشیان کەسێکی زۆر ستافێکی گەنج و ڕێکوپێکن ومێدەکەم سەرکەوتوو بن ئەمە زۆر پارەدراوە لە پشتی بەرنامەکان و سەحافەکان دژ بە من کار بکرێ بەڵام پێم وایە ئەگەر کەسێک بڕوای بەخۆ توانای خۆی بێ زەحمەتە بۆ شتانە بکە و منێکێکم لەوانە زەحمەتە بتوانرێت وا بە ئاسانی بمخەن ناکەوم چەند جارێک لە میانی قسەکانمانە ناوی میدیاتیان پێشی تۆ لەگە میدیا کێشە و زۆرەیە بەڵێ بەڵام لە هەمان کاتیشا تۆ خۆ ماوەیەک میدیاکار بووی تۆ بەڕێوەبەری کەناڵی کۆڕێک بوویت بەڵێ ڕاست وانە ڕاست دواتر لەو کەناڵی لادرایت لادرام فەرد و پرسیارەکەت بکە من تا جواب بدەمەوە لە میدیاکان بڵاو کرایەوە کە هەڵگۆت زاهیر لەسەر کارەکەی وەک بەڕێوەبەری کەناڵی کۆڕێک تیڤی دادراوە ئێستا دەرفەتە تکام وایە ڕاشکاوانە پێمان بڵێ کەوت زاهیر بۆ لە کەناڵی کۆڕێک تیڤی نەما گوترا کە لابراوە ئایا تۆ لابرای و بەڵگەش بۆ ئەوە کاڵێن لابراوە ئەوەیە کە ئێستا لە دوای تۆ کلیپەکانی تۆ لەو کەناڵە نمایش ناکرێن سەرەتا من کە تەکلیف کرم بۆ کەناڵی کۆڕک لەیان بەڕێزانی ئیدارەی کۆڕک تیلیکۆم بەڕێزەوە چووم ئەو ئەرکەم هەڵگرت بەبێ هیچ مقابلێکی مادی بۆ 1 ساڵ کارم بۆ میدیایە کردووە لەگەڵ کۆمەڵی ستافی گەنج ئەو کات بارودۆخی کۆڕک تیلیکۆم شیاوە نەبوو بۆی کە بتوانێت ستۆدیۆیەکی پرۆفشناڵ و بینایەکی باش دروستکە بۆ تەلەڤیزیۆن ماوەی ساڵێک کە من لەوێ کارم کرد توانیم لە ماوەیەکی کەم یەکەمین کەناڵی هۆنەری بۆ لە کوردستاندا کە بە شێوەیەکی پرۆگرامی هۆنەر و گۆرانی و هەر هۆنەر بگرێت لە خۆی بەردەوام بووین لەو کاتەدا ئەوان ویستیان گرێ بەستێک بکەن لەگەڵ کۆمپانیایەکی هۆنەری کە کاری هۆنەری و ئەلامی میدیاکە بە منیان وتیان کارێکی وا بەنیازیم بکەین ڕای تۆ چییە ئەتوانی لەگەڵمان کارکەیت یان بۆ تۆ گونجاونیە لەگەڵ ئەوان کارکەی منیش وتم من ناتوام کارکەم لەگەڵ ئەو ستافە ڕوتێکی خۆم هەیە لە کار ستایلێکی خۆم هەیە بڕێزەوە من هاتوومەتە دەرەوە نەکەس منی لاداوە و لە دوای ئەوەشەوە هەموو مانگێک من دانیشتنم لەگەڵ کۆڕک تیلیکۆم هەبووە لەگەڵ بەڕێزان ئەو ئیدارەی کۆڕک تیلیکۆم خۆشەویستێکی زۆر هەیە پەیوەندێکی زۆر باشمان هەیە بەڵێ بۆ ڕاتەگرم ستافەکە شەکە لەوێ لەگەڵ تابوون بەڵێ بە هەمان شێوەی تۆ بەخواستی خۆیان هاتنە دەرەوە ستافی من بریتی بوو لە 5-6 کەس وەکو ستافی خۆم بەڵێ 5-6 کەسە کە من نەما نەیانتوانی لێ بمێنەوانەیە بەڵام ئەوەی کە پرسیارەکەی جەنابەت بەشی دۆمی کە کلیپەکانم لێ نادرێ ئەکید ئەو ستافەی کە هاتنە ئەوێ کەوتنە محارەبەی ئێمە و ئەمڕۆ بۆ خۆشیان کار و کارەکانیان لە ناو خەڵکی داوازەحە و ڕۆژ بە ڕۆژ کۆڕک تەلەڤیزیۆنی کۆڕک بەڕێ و لاوازی ڕۆژ لە ناو جەماوەردا و لەو ڕاپرسیان ئەشکاکرێ وازەحە دواتر کە ئەو هەڵوێسترا بەرامبەر هونەرمەندەکان بۆ خۆشم بە نووسراوێکی ڕسمی داوای وەستانی ئەوم کرد بە یەکجاری کلیپەکانی من هیچ بەرهەمێکی تازەی من لە کۆڕک بەخش نەکرێت لەگەڵ ئەوەدا پەیوەندیم لەگەڵ کۆڕک تیلیکۆم هەمیشە بەردەوام هەبوو بۆ زۆر ڕێزیان لە بۆچوونی منیش گرتو بەڵێ زۆر باشە کاگەڵکەوت لە چەند ساڵێک پێش ئێستا تۆ بڕی ملیۆنێک دۆلارت بۆ بەڕێوەبەری یەکێک لە کەناڵە ئاسمانیەکانی شاری هەولێر لە حکومەت وەرگرت
ئەو پرسیارەکە پارەکە بۆ پرۆژێکی هوەری وەرگیرا بەناوی پرۆژێکی هوەریەوە وەرگیرا بەڵام دوای و پرۆژێش ئەنجام نەدرا لەو کەناڵە وەکو باسی شەکرێت تۆ پارەکەت نەگەڕاندەوە حکومت شتی وانە هیچ شتێکی وانە و هیچ بڕەپارەیەکی مەلوێنی بۆ هیچ کەسێک وەرنەگرتووە و ئەوە ئەنجومەنی وەزیران و پرسیاری لێ بکەن ئەگەر شتێکی وایە بە کۆمنت بەیانەتە بەردەستی جەنابەت تا سەیرم کردایە منیش شتی وانی زۆر باش خەڵکانێک هەبووە خەڵکانێک هەبووە لە ڕێی ئەوەی کە کاری هوەریان کردووە لە ڕێی بانقەکانەوە داوای هاوکاری و کاری بۆ میدیایان بووە من ناسی و من پشتگیریەکم کرد بێت نەکەی حکومەت هی بانقەکان بووە کە لەوانەیە مدیری بانقێک هاوڕێی من بووە یەکێک لەوانە هاوکاری و بەڕێزانم کرد کە هاتنە سەر ئیدارێک کۆڕک لە دوای من کاتێک کە ویستیان پرۆگرامی میوان شۆ ئەم کۆمەڵە بەرنامانیان کرد ئەو کاتە من کۆمەڵی هاوکاریم کردن لە ڕێی بانقی ئەهلیەوە نەک حکوومەتەوە هێشتی جوان نەکردو زۆر باش کاکەوتەمە ڕاشکاوانە پێم بڵیت بەڵێ پەیوەندی تۆ لەگەڵ ئەو ستافێک کە دوای تۆ هاتن ئیداری کۆڕەکەیان کرد بە دەستەوە لەسەر چی تێک چوو من کە کۆڕەکەم گرتە دەست ئەو ڕاستیە ئەڵێم توانرا لە ماوەیەکی زۆر کەم دەورێکی باش لە ناو گەنجا ببینێ بە دەلیلی ئەوەی زۆرترین SMS بۆ کەناڵە ئاهات ئەو کەسانش پێشتر من هاوکاریم کردبوون لە میدیاکانی ترکە کاریان نەکرد بەڵام مانەوەی من لەسەر میدیایەک و بوونی من بەو تەوافی کا کارمە کرد بە لێشاوێکی زۆر هوەرمەندم دروستە کرد هەست بە ترسێکی خۆیان نەکرد کەم قەت نەوتم یەکەم جارە باسی بکەم بۆیە کەوتنە ئەو دژایەتیە و ڕاگررتنی بەرهەمەکان و پلاندانان بەرامبەر بە من بەڵام گوێم نەداوەتێ من هەروتومەوەی ئەکرد باشە بەڵام کاکەڵکۆدانی ئەگەر ئێوە هاوڕێ بۆ بن و تۆ هاوکاری ئەوانەیە کردبێ و یعنی ترس لە چی دوایەوە تۆ لەو کەناڵە نەماوی ترس نییە لەوە بەر لەوەی کە من لە کەناڵەکە بووم بەرەوەی کە من لە کەناڵەکە بووم ئەوان لە شوێنێکی کە کاریان کرد کەناڵی کۆڕە لەو کاتە سەرکەوتنێکی زۆر باشی بەدەست هێنا و لە ناو گەنج بەڕاستی ناوێکی باشی دایە و ڕۆژوانە بینەری کۆڕک زۆرە بوو لە ڕێی ئسمسەکانەوە مازانی کە ئێمە چەندێک مەشاهدی زۆرمان هەیە ناو خەڵکەوە ئەمە لەوە سەرچاوی کرد هیچیشی ترنیەکینە هیچ کێشێکی شخصی لە نێوان تۆ و ستافیان نە بە هیچ شێوێک و هەمیشە بە ڕێزیشەوە من ناوم بردون و قەتیش هیچ بوونی ڕقێک ناخۆشیێک لە لای منەوە نییە حەزەکەم هەمیشە کار بکەن و سەرکەوتوو بن ئێستا بەرەودۆخی و کەناڵە چۆنە بەرەوشی ڕات هەڵبەتە من ناتوانم هیچ شتێک بەڵم لە بەرەوەی هیچ بەرپرسیاتێکم لەو کەناڵە نییە من ئەو بەڕێزانی لە کۆڕک لاوانەیە هەندێک جار لە دانیشتندا پرس و ڕایەکیشان بە من کردبێت دانیشتیمە وەکو ئاماژەم پێدا هەمیشە بەردەوام بووە هەمیشە من بەڕێزەوە سەیری کۆڕەکەکەم بەڵام وەکو ئەگەر بینەرێک بە من بڵیت ئەو دوو کەناڵە ئێستا چۆنن حتمە زۆر لە خراپیدان لەبەرەوەی بڕواناکەم بینەرێکی باشی هەبێت لەناو خەڵکدا ئەویش هەموو کەناڵێکی میدیایی تابتوانی پرۆگرامی باش و کاری باش بکەی حتمما جەماوەری باش بەردەستێنی بەڵام من بەوەی کە بزانم بارودۆخی ئەو کۆتە کەناڵانە لە چیدایە هیچ زانارێکم نییە زۆر باش کاگەڵکەوت لە شاری هەولێر پرۆژێکی نیشتەجێبوون هەیە لە ڕێکلامی ئەو پرۆژەی نیشتەجێبوونە گۆرانی بێژێکی ملی میسری و ناوی شعبان ئیبراهیم بەشدارە بەڵێ ئەو ترێت ئەم گۆرانی بێژە خەڵکۆت زاهیر هێناوێتی ناڵم هەموو ئەم عەقدەی لەگەڵ ئەم کۆمپانیایە بۆ ئیمزا کردووە تا ئەو ڕێکلامە بکە ناڵم هەموو تۆمەتەکان هەرچی سەری هەڵدا لە کوردستان یەکەم ناو باشترین ناو هەڵکەڵداییرە بۆی نزیکەرەوانێ یعنی نە ئەو هونەرمەندە شەعبیە لە نزیکەوە قەت بینیومە نە لەگەڵ ئەو کۆمپانیایە هیچ دانیشتنێکم هەبووە نە قەت عیلاقاتێکم هەبوو هیچ پەیوەندێکیشم پێوەی هەبووە زۆر دوورە لە ڕاستیە بەڕاستی هیچ پەیوەندێکم پێوەنی بەشێکی زۆر لە میوزیسیان و ئاوازدانەرەکانی کورد تو تۆمەتبارەکەن بۆی کە تۆ ئاوازی عەرەبی بە کچان و کوڕانی کوردی ئەڵێیت و ئەوەی کە گوێشی لێگرین بەشێک لەو ئاوازانە ئەچێتەوە سەر ئاوازی عەرەبی ئەمە هەموو مۆسیقای منە باسیەکە یا بەشێک لەوەی کە
ئەڵەن عەرەبیە هەموو مۆسیقا نابەشێک لەو گۆرانیە تازانە لەو کلیپە تازانەی کە تۆ باشە پێش من کۆمەڵێک هونەرمەندی گەورە کاریان کردووە تەسیراتی ناوچەیی زۆرە لەسەر هەموو وڵاتێک وەک باسم کرد موزیک بێ سنوورە مامۆستا عەلی مەردان ئەگەر شتەکانی گوێ لێ بگری وەزانم نەمەتێک بەو زمانی کە ئەوتری موزیکی عەرەبی زۆر نزیکە لە موزیکی عەرەبیەوە مامۆستا شەماڵ سایب بە هەمان شێوە ئەگەر مامۆستا حەسەن زیرەک سیرکی زۆرە لە موزیکی ئەزەریەوە نزیکە و هەندێک ئاوازش ئەزەرین باشە ئەو کارانی منی کردوێتی لە 600 گۆرانیدا لەوانەیە 150 ئەمە بێ من حەزەکەم لە ڕێی NRTەوە شتێک بڵێم وەکو معلومات بۆ موزیک ژەنەکانی کورد باشە ئیسفادەی لێکەن ئەو موزیکی کە منێکم ستایلەکە ناوی تەڕەبە تەڕەب ستایلێکی عەرەبی نییە تەڕەب برێتیە لە تەواشیحی قبتیەکان لە زمانی فێرعونیەکاندا کاک هەڵبەت ببوورە کە قسەکەت پێ بڕم تو خۆت پێت ئاسایی ئاوازی عەرەبی بێنی بە کچ و کوڕی کوردی بڵێ من ئاوازی خۆم دانم بە دیالێکتێکی کوردی زۆر جوان ئەڵێم من مۆسیقا بێ سنوور دانم ئەڵێم لە هەموو هەمە ڕەنگێک هەڵکەوت زاهیر کردوێتی موسیقای پۆپم هێناوە جاسم هێناوە بلوسم هێناوە ئارامبیم هێناوە باشە من ئەو پرسیارە ئەکەم بۆ موزیکی ئەوروپی بێ مەقبول بێ یا موزیکی فارسێ بێ مەقبول بێ هی عەرەبێکە حرامە ئەگەر قەزایی حرامکردنە و نەفیکردنە یا بێ هەمووی لاپیت یا بێ تەنهایەکیان بۆ نیە جاکیتەوە باشە ئەم موسیقاش حەزێک نییە خەڵکێکی ئێمە گوێ لە جۆرج یوسوف ناگرێ گوێ لە عەبدولحەلیم حافظ ناگرێ زۆر ئاسایە ئەمڕۆ کارکتەرێکی وەکو میرا هەیە دەنگێکی بەتوانایە یا کارکتەرێکی وەکو لۆکە هەیە بۆ نمونە و دوو ناوە دێنم کە یەکێکن لە دەنگە باشەکان بە ڕەئی خۆم بەو ستایلەکە گۆرانی ئەڵێن خەڵکێکی زۆر هەوگریانەوە حەز بە دەنگیانەکە بۆ لەو نوعە بە زمانی کوردی نەبێ وەکو چۆن دەشنێم هەیە کە لە ستایلێکی غەربی بۆپ گۆرانیاڵێ کە ئەتوان بڵم توانیم لە ڕێ هونەرمەندانەوە سنووری کوردستان ببەزێنم بۆ دەرەوەی وڵات زۆر باشە کاتی بەرنامەکەم زۆر زۆر کەمی ماوە تکەم وایە پرسیارم ماوە زۆر بە کورتی وەڵامم بیتەوە خەڵکە و زاهیر تۆمەتبارەکرێت بەوەی کە پەیوەندیکی هەیە لەگەڵ ماڵی باوکی سوعاد حوسنی و تۆ چوویت بە پارەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لوپەلە تایبەتیەکانی سوعاد حوسنیت کڕیوەتەوە لەکوێم کاران لە بەسەر یەک دقم یەکەم جار بۆ پارەی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو شتێک لە حکوومەت نابێ وەسوڵ و ئەم ڕسمێتی هەبێ با دەریکەن ئەو شتێککە بۆ دێنن من پێشنیارێک بۆ جەنابیش دەکەم لەمە دووە ئەگەر بەرنامەیەکی کرد لەگەڵ هەر کەسێک کرد ئەو تۆمەتانی کە وترێ سێ چوار کۆمنت لەو کۆمنتانە بەنووسرا و بێنی پێشانی دەی بۆی واقعەکە بۆ مێلە دوازەح بێتەوانێ من پەیوەندێکی نزیکم لەگەڵ هونەرمەندی گەورە بە شانازیشەوە ئەڵم لەگەڵ سوعاد حوسنی هەیە ئاخر ئەلبومی ژیانی کە ئەو ئەکتەرێکی سینەماییە بەشێک بۆ لەو شیعرانی کە لە لەندەن تۆماری کردووە من موزیکم بۆ کردووە هێشتا نەفرۆشاوە ڕەسیدی ئەو ئەلبومە بۆی هونەرمەندانی کورد بزانن کەشتۆتە 800,000 دلار تا ئێستا نەمفرۆشتووە من کارم بۆ کرد و پەیوەندیم لەگەڵەوە بنە ماڵی هەیە هیچ دلیلێک نییە لەوەی کە بڵێن بابێن من پارەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی ئەبەم بۆ بە چه عنوانێک بەڵێ زۆر باشە کاک هەڵکەوت بەسی ئەوەکەن کە تۆ لە بەرامبەر ئەوەی گۆرانی بێژە کوردەکان و بەتایبەت ئەو ستافی لەگە تۆ کارەکەن لە ڕۆتانەدا ببەزێت تۆ بڕۆپارێکی زۆر داوە بە کۆمپانیای ڕۆتانە ئەمە ئەڵێن وەنیە وەکەی ئەمڕۆ دنیای ئەنتەرنێتە وەنیە بە ئیمەیلێک ئەتوانیت بۆ خۆت من بە جەناب دەڵێم ئیمەیلێک بۆ ڕۆتانە بکە خۆشم ئیمەیلەکەت پێدەم بڵێ هەڵکە و زاهیر چ پارەیەکیدا لە مقابلی دابەزینی گۆرانەکەی دەشتێ مڕەت من هیچ پارەیەکم نەداوە ئەگەریش پارە بدەم بە میدیایەکی ڕاگەاندنی عەرەبی بۆ دابەزین ئەمە فۆرمە لە هەموو وڵاتێک هەیە بەڵام حەزەکەم ئەو هەندەمەدانە بزانن کاری من 100% لە تەلەڤیزیۆنی ڕۆتانە مەقبولە بەبێ کۆنتڕۆڵ هەڵکە و زاهیر موزیکسیان و ئاوازدانەر زۆر سپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆ بەڕاشکاوی لە شاری سلێمانی زۆر سپاس بۆ جەنابیشت زۆر خۆشحاڵ بووم بە بەرنامەکە یەکەم جارە لە میدیایەک بە ئازادی من بە و لەو ڕوانگەیە بۆ شێوێ وەڵامی پرسیارەکان بدەمەوە زۆر سپاس دەکەم و زۆر خۆشحاڵ بووم هیوادارم هەمیشە NRT لەسەرکەوتن دەبێت سپاس خۆشەویستان بۆ هەر سەرنج و تێبینیەک دەتوانن لە ڕێگەی ایمەیل ئەدرەسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێ بکەن تا بەڕاشکاویەکی تر بەشایتان ئەسپێرم
دەست بۆ.